لسروی مجاری دکتر منقذ داغر دامزرینر کمالیه سربخه بوله کولینانو دهمان دمید ریوبر نافچه روشالات ناوین و باکور افریقا دزگاه ناو دولتیه گالوب میوان منه ج اردن بریاسکای بیلگل منه دکتر دم باش دسپه که امج ویا که دسپه بکن ارمانجا امریکا جوی دیالوگی چیه کو بریاره یازده مهیب ریوه بچه اهلا ومرحبا سلاوتان لێبێ هذا سلااو بۆ هەمووان ئەم گفتوگۆی استراتیژیە اللي اقترحها بومبيو کە پۆمپیۆ پێشنیازی کرد بوو بەر لە نزیکەی مانگێک ئامانج لەی دانانی بنەمایان پتەوکردن و دیاریکردنی ئەو پەیوەندیەیە کە لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراقدا لەسەر بنەمای لێک تێگەیشتوو لە نێوان هەردوو وڵاتە دروست بکرێت بەمانایەکی دیکە ئەمریکا لە چەند مانگی ڕابردوو یان ساڵی ڕابردوودا کێشەی لەگەڵ چۆنێتی دەستنیشانکردنی سروشتی ئەو پەیوەندی کە لەگەڵ عێراقدا هەیەی هەبوو کە یەکێکە لە هاوپەیمانەکانی زۆر ئیشکالیات و ناکۆکی لە کاتی حکوومەتی عادل عەبدولمەهدی و لەگەڵ حکوومەتی ئەمریکادا ڕوویدا و هەمووان لە بیریانە کە ئەو ڕووداوانەی کە هێرشکرایە سەر هێزەکانی ئەمریکا و هەروەها هێرشکرایە سەر باڵێۆزخانەی ئەمریکا و دواتریش ئەمریکا قاسم سولێمانی کوشت و ئەمەش بارودۆخەکەی ئاڵۆزتر کرد لە ڕێگەی دواتر کۆمەڵێک هێرشی بۆ سەر بارەگای هێزە ئەمریکیەکان لە عێراقدا لێکەوتەوە باش کە ناچاری کردن بەوەی کە هێزەکانیان تەنیا لە دوو بنکەی سەربازیدا کۆبکەنەوە ئەمە جیا لەو کێشە هەمیشە بەردەوامانەی کە لە نێوان سیاسەتی عێراقی و سیاسەتی ئەمریکیدا هەیە کە پەیوەندی هەیە بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئێران و هەندێک لە دۆسیەی دیکەش ئەمانە هەمویان وای لە ئەمریکەکان کرد هەوڵ بدەن جارێکی دیکە سروشتی ئەو پەیوەندیە نۆژەن بکەنەوە یان ڕێک بخەنەوە یان لەسەر ئەو بنەمای ئەوەی کە ئەو بنەمایانی کە پێشتر هەبوو جارێکی دیکە پتەوتری بکەنەوە کە لە چوارچێوەی ڕێککەوتنی استراتیژیدا هەبوو کە لە ساڵی 2009 کرا دکتۆر باشە یعنی گەلێک شرۆڤەکار چاودێر دەبێژن دیالۆگا استراتیژیک خاڵێکە گرنگە هەم بۆ عێراقی هەم بۆ ئەمریکا تەژین ئاماژە بە سەدەمێن ئەمریکایە کرد چنە ئەو سەدەمێن کۆ عێراق نەچار دکە کۆ پەیوەندیەکە نو یان پەیوەندیەکە استراتیژیک یا دەم درێژ لەگەل ئەمریکای دەینە لە ڕاستیدا ئەمە کلیلی بابەتەکەیە ئێمە دەبێت دووش تێبگەین ئێمە کە عێراق وەکو خەڵکی عێراقی ئێمە ئەولەوێتی ئێمە چیە و دواتریش ئەولەوێتی ئێمە بەرامبەر بە ئەمریکاکان چیە بۆ ئەوەی کە ئەمە بکەین بە بنەمای گفتوگۆکان لەگەڵ ئەمریکادا تا بێتە گفتوگویەکی ڕازگۆیانەی دروست وەکو عێراقی وەکو عێراق پێویستیمان بە پێویستمان بەو هەیە کە بە چاوی ئەمریکەکان سەیری عێراق نەکرێت کە عێراق وا ببینن گۆڕەپانێکە بۆ یەکلاکردنەوەی حساباتەکانی خۆیان لە نێوان ئەمریکا و هاوپەیمانەکان عەرەبەکانی لایەک وە لەگەڵ ئێران و هاوپەیمانەکانی لایەکی دیکە عێراق دەبێت لەم ناکۆکیە و لەم هاوکێشەیە دوور بخرێتەوە دەبێت عێراق بەو لەسەر بنەمای وڵاتێکی سربەخۆ مامەڵی لەگەڵدا بکرێت کە یا سیاسەتی خۆی هەیە و یاسای خۆی هەیە ئەمە خاڵی یەکەم دووەم عێراق ئێستا بە قۆناغێکی ئابووری زۆر خراپدا تێدەپەڕێت پێویستی بە هاوکاری ڕاستەقینە هەیە کە پێویستی بەوە هەیە خۆی لە کارەساتی دووسەرە ڕزگار بکە کە یەکیان پەیوەندی بە کۆرۆنا و ئەوی دیکەش پەیوەندی بە دابەزی نرخی نەوتەوە هەیە بۆیە ئێمە ئێستا زۆر پێویستیمان بە
بگەشە پێدان و بژانەوەی ئابووری هەیە بەڵام دەبێ ئەوە بزانین کە ئەمریکا لا تستطيع أن ناتوانێ لەبەر ئەوەی کە ئەویش باری و دەخی ئابووری خراپەکە لەوانەیە نەتوانێت بەو شێوەیە یارمەتی ئێمە بدات کە پێشتر کردوێتی بەڵام دەکرێت لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتی و هاوکاریمان بکات. خاڵی سێمی گرنگ بۆ عێراق ئەوەیە لەم گفتوگویانەدا ئەوەیە کە الخطر الذي ئەو مەترسیەیە کە تا ئێستا ماوە لە داعشەوە کە داعش هەڕەشەی هەیە لەسەر ئاسایشی عێراق و ناوچە جیاوازەکانی عێراق ئەمە زۆر ڕوونە کە القوات الأمنية هێزە ئاسایشیەکانی عێراق تا ئێستا پێویستیان بە المساعدة الأمنية هاوکاری ئەمریکی هەیە بە تایبەت لە بواری سیخوڕی و هەروەها زانیاری گوەرگرتن و هەروەها ئاسمانیش کە بەبێ ئەوان ناتوانن بەیت شێوەیەک داعش لەناو ببەن بۆیە ئەمە لە پێشینەکانی حکوومەتی عێراق بۆ داهاتوو دەکرێت بە استراتیژی دابن. دکتۆر شخوا بەری کۆرۆناژی هەر کریزە بتایبەتیە داراییە ئابووری لە عێراقی هەبوویە ji bo meselên siyasî ji bo meselên aborî her dîsan ji bo pirsên esayîşê jî matirsiya Daişê pêwîstî vê diyalogê heye lê em ji bîr nakin li vê derê aliyên Iraqî bi xwe jî ne hevnerînin nakokin nakokît nabera wan de heye eger hatû Iraq nikaribe daxwaziyên Amerîka di vê diyalogê de cîbcî bike wê paşaroja Iraqê çi be gelo يعني شكرا سؤال سپاس دەکەم پرسیارێکی گرنگە زۆر لنا أن نعرف ئێمە لە پێویستە بزانین کە عێراق في حالة لە دۆخی نەگەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەکەوێتە بەردەم بارودۆخی زۆر قورسەوە. یەکەمیان بارودۆخی ناوخۆیی زۆر مەترسیدەر کە ئەمە مانای ئەوەیە کە عێراق بە تەواوی دەکەوێتە ناو باوەشی ئێرانەوە و هەروەها دەبێت بە بەشێک سەر بە سیاسەتی ئێران لەلایەک و لەلایەکی دیکەشەوە هەروەها بابەتی ئابووری عێراق هەیە کە ئابووریەکی لەرزۆکە بەهۆی ڕووداوەکانی کۆرۆنا هەروەها دابەزینی نرخەکانی نەوت ئەمانە وای کرد کە تا ئێستا هیچ لایەنێکی نێودەوڵەتی نەماوە بتوانێ یارمەتی عێراق بدا ئەگەر ئەمریکا بکشێتەوە بۆیە لەبەر ئەوە دەبێت کە ئەگەر ئەمە ڕوویدا پێشبینی بکەین هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان و تەنانەت یەکێتی ئەوروپاش بانکی نێودەوڵەتی بانکی ڕێکخراوی نێودەوڵەتی دراو کە ئەمانە هەمویان بەهۆی کاریگەری ئەمریکاوە لە عێراقدا هەن و ئەو پەیوەندیانی کە ئەمریکا هەیەی لەگەڵ ئەم ڕێکخراوانە ئەگەر ئەمریکا پاشەک شەبکە لە عێراق ئەمە نامەیەک بۆ هەموو ئەو ڕێکخراوانە دەنێرە و پێیان دەڵێ ئێستا ئیتر عێراق ئاسایشی تێدا نییە و بۆ ئێوە باش نییە لەبەرەوە لە ڕووی ئابووریەوە کارەساتی گەورە ڕوودەدا بەڵام خاڵی سێم ئەوەیە کە لایەنی ئاسایشە بە تایبەت کە پەیوەندی بە داعشەوە هەیە داعش ئێستا بێگومان ئەم بۆشاییە کە دروست دەبێت بەهۆی نەبوونی هەواڵگری و نەبوونی زانیاری و هەروە نەبوونی پشتگیری ئاسمانی کە دەکرێتە سەری بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ئەمە بێگومان دەکرێت جارێکی دیکە ڕووداوەکانی ساڵی 2014 دووبارە بکاتەوە. دکتۆر بتەنێ وێنامەیەک بە بۆ ڕێخستنێ ناودەوڵەتی کۆ دانوستاندنێ معاملەیە لەگەڵ عێراقی نەکن یانژی وێ ئەمریکا بگهێوێ ئاستێ کۆ دوورپێچان و جەزایان بەسەر عێراقیدا بسەپینە ئەگەر هاتوو ئەنجامین دیالۆگێ بدلێ وێ نەبە و نەگهێن ڕێکەفتنێ بله
احنا لازم ئێمە دەبێت لەوە تێبگەین طبيعه العلاقات کە الدولية پەیوەندی سروشتی پەیوەندی نێودەوڵەتەکان چۆنە سیستمی نێودەوڵەتی ئێستا کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دروست بوو بنەماکەی پشتی بە بوونی هێزی گەورە دەبەست واروەها جۆرێک لە هاوسەنگی لە نێوان ئەم هێزادانەدا هەبوو لەوانە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێت و چین و یەکێتی ئەوروپا بەڵام لە دوای ساڵی 1990 و کەوتنی یەکێتی سۆڤێتەوە و هەروەها لە دوای ئەو گورزانەی کە بەر ئابووری ئەوروپا کەوت و هەروەها دوای سەرقاڵبوونی چین بە ڕێکخستنەوە و جوانترکردنی وێنەی خۆی لە دەرەوە و داخکرانەوە بەڕووی دەرەوەدە گۆڕەپانی نێودەوڵەتی بوو بە تەواو چۆڵ بوو بۆ نزیکەی بە تەواوی چۆڵ بوو بۆ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمریکا بوو بە خاوەنی کاریگەریەکی زۆر لەسەر ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانەی بۆ بینیمان ڕژێمی پێشووی عێراق سەدام حوسێن ویستی نەتەوە یەکگرتووەکان و ڕایگشتی نێودەوڵەتی بەکار بێنێ بەڵام ئەمریکا کاریگەری بەسەر ئەمانە و بەسەر ڕایگشتی نێودەوڵەتی و ڕێکخراو نێودەوڵەتەکانە زۆر ئێستا ئێمە دەبێ ئەمڕۆ ئەم هەڵا دووبارە نەکەینەوە ئەمە هەڵەیەکە من پێم وایە کە چاوەڕی ئەوە بکەین کە نەتەوە یەکگرتووەکان لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ عێراقدا بێلایەن بێ ئەگەر ئەمریکا لە عێراق بشێتەوە ئەمە ڕوونادا بێگومان ئەمریکا گەورەترین کاریگەرترین هێزە لە بودجەی نەتەوە یەکگرتووەکان و ئەو ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشەوە گەورەترینی نێو هەموو ئەو وڵاتانەی کە کاریگەریان لەسەر بڕیارەکانی UN هەیە بۆیە نابێ پێشبینی ئەوە بکەین بە تایبەت کە ناشبێ ئەوەش لەبیر بکەین 6 مانگ جارێک پێداچوونەوە لەلایەن UN-ەوە دەکرێت و دواتر لە نوێنەری UN لە عێراق پێداچوونەوەکە پێشکەشی ئەنجومەنی ئاسایش دەکا بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی عێراق بۆیە بێگومان ئەم راپۆرتی داهاتوو راپۆرتێکی خراپ دەبێ و ئەم ڕاستیەکە و دەکرێت عێراق جارێکی دیکە ڕابچێشێت بۆ ئەگەرەکانی کەوتنەوە ژێربەندی حوتەم دکتۆر تبخۆژی ئاگەهدارە vê carê divan danûstandina divê diyalogê de nûnerê Herêma Kurdistanê jî heye tu bejdariya Herêma Kurdistanê bi nûnerekî divê diyalogê de çawa dibîne ئەم بەشداریە نیشانەی ئەوەیە کە ئەمریکا بە شێوەیەکی تایبەت سەیری هەرێمی کوردستان دەکەن و پێم وایە کازمیش دەیەوێ پەیامێک بدا پەیامێکی دڵنیایی بدا بە حکوومەتی کوردستان کە ئەو هەرێمی کوردستان لە گفتوگۆکان دوور ناخاتەوە هەرچەندە من وەکو خۆم پێم وایە کە هەرێمی کوردستان لە بنەماتە نوێنەریش هەیە بۆ ئەگەر تەنانەت ئەم نوێنەرە فەرمیێشی نەبێت چونکە وەزیری دەرەوەی عێراق بەڕێز فواد حوسێن لە هەرێمی کوردستانەوە ئەو بێگومان شتێک ڕوونادا لە دەرەوەی ئاگاداربوونی هەرێمی کوردستان بەڵام ئەم بۆمان ڕوون دەکاتەوە کە ئەم بەشداریە بۆمان ڕوونان دەکاتەوە کە هەرێمی کوردستان سەنگی هەیە لە سیاسەتی عێراقیدا gelekî spas دکتۆر منقز داغر damezrînerê Komeleya Serbixwe bo lêkolînan û rêveberê navçeya Rojhilata Navîn û Bakurê Efrîqa di dezgeha navdewletiya Galup ji Urdunê bi riya Skype tu mêvanê mabûyî.